تەماتەی پێنجوێن هێندە بەناوبانگا جوتیارانی لە بەسڕاوە هێناوەتە هەرێمی کوردستان لەگەڵیان ڕێگری لە خۆکوشتنی 64 کەس کراوە. هەواڵی دیکەشم لایە لەبارەی منداڵانی هەڵەبجە و پێوەری ئەو سڵاوتان لێبێت. با سەر و سیمایەکی سپیە و ژمارەیەک جوتیاری شاری بەسڕە خۆیان گەیاندە پێنجوێن تاکو و پشیری خۆیان بۆ بەرهەمی کشت و کاڵ و بە تایبەتیش بەرهەمی تەماتەی پێنجوێن دەرببڕن بۆ ئەوەی لە کاتی پێگەیشتنی بەرهەمی بەسڕا پشگیری بکرێنەوە. ڕیاز شەداد نوێنەری جوتیارانی شاری بەسڕا بە 1964 ورد دیداریان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق هەبووە بۆ ئەوەی بەرهەمی پێنجوێن ساغ بکرێتەوە و واز لە بەرهەمی هاوردە بهێنرێت. پێنجوێن چیرۆکێکی دیوبارەی هەیە لە ساغ نەبوونەوەی بەرهەمەکانی ئەم ساڵیش دوای دوو سەردانی بەغدا و سەردانێکی هەولێر تواندرا قسەی جوتیارانی بێتە دی و دەربازەکان بەڕووی تەماتە دادا بخنێن. بۆ ئەوەی لە خوێندن و کۆمەڵگا دانەبڕێن ئەمڕۆ لە هەڵەبجە ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ 50 کورسی کارەبایی و تایبەتی بۆ هاتوچۆی ژمارەی خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت دابین کرد و کردی بەجەژن بۆیان سەر کۆ هەڵەبجەیی سەرۆکیەوەی ئەم ڕێکخراوە سەر و سەودای زۆری لەگەڵ کارەکەیدا هەیە. بە 1964 ورد بەشێک لە منداڵەکان ئیفلیجی مێشتیان هەیە و کورسی تایبەتیان بۆ دابین کراوە کە نرخیان لە نێوان 700 بۆ 2700 دۆلاردایە. توانی ویانە لە ساڵی 2018ەوە تاکو ئەم ساڵ نزیکەی 28,000 کورسی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان و عێراق دابین بکەن. لە کاتێکدا زیاتر لە 127,000 هاوبەشی ئاو لە هەرێمی کوردستان پێوەری ئاویان نەبەستووە، بەڵام بە پێی ڕێنماییەکان هەر ماڵێک پێوەرەکەی نەبەست بێت مانگانە بە بڕی 80,000 دینار سزا ئەدرێت. ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی ئاوی هەرێمی کوردستان داتای 7 ساڵی ڕابردووی زیادبوونی هاوبەشانی ئاوی بڵاو کردەوە نزیکەی 112 هاوبەشانی ئاو لە هەرێمی کوردستان تاکو ئێستا پێوەریان دانەناوە. لە ساڵی 2018ەوە تاکو ئەم ساڵ ژمارەی هاوبەشانی ئەو لە پارێزگای هەولێر گەیشتۆتە 396,119 هاوبەش، لە پارێزگای سلەیمانیش 311,831 هاوبەش، لە پارێزگای دهۆک 217,264 و لە پارێزگای هەڵەبجەش 150,293 هاوبەشی ئاو هەیە. چارەسەر کارە خەمخۆرەکانی سنتەری ڕاهێنان و چارەسەری دەرونی لە ئیدارەی گەرمیان توانی ویانە ڕێگری بکەن لە خۆکوشتنی 64 کەس. ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان لە ڕاگەیاندراوێکدا ئامارەکەی ڕاگەیاندووتی سنتەرەکە کە چارەسەری دەرونیە چارەسەر و هاوکاری پزیشکی پێشکەش بە 1077 کەس کردووە لە ناوچەکە وەتا لە سنووری ئیدارەی گەرمیان لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵیدا 64 کەس کە پەنایان بردووە بۆ خۆکوشتن لەلایەن ژن و پیاوە لێهاتوەکانی سنتەری ڕاهێنان و چارەسەری دەرونی ڕێگریان لێکراوە و نەیان هێشتووە کۆتایی بە ژیانی خۆیان بهێنن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.